بێدەنگیا وەمەد کوژە خوینەی ژرا دمژە بهمەت دمەشە خاک دبن لنگا دەدە هەژە وڵات لمەبوێ دۆژگها بێدەنگیا وەمەد کوژە بێدەنگیا وەمەد کوژە دیرۆکە خۆ باش بخوینن ئافسانێ تێدە ببینن کارێن نەتەوی بڤەژینن بندەستادەیە کوردستان بدن کار و خەبات ئەف بێدەنگیاوە مەدکوژێ ئەف بێدەنگیاوە مەدکوژێ ئەم بوون خۆدیێ ڕۆژ هەلات لەبەر چاوایە ئەف شەوات چما ناکن یەک خەبات دبن دەستادەیە ئەف وەڵات دەوێ ڕێزگار بێ هاوا دەم هات بێدەنگیاوە مەدکوژە بێدەنگیاوە مەدکوژە خوین ji can dirije welat bûye dojgeha bila bimrê ez ezîtî bêdengiya we me dikujî berpirs û rewşenbîro tu li ku dimînê ne ji mêjiyê dijmin bivejîn Kurdistan heye û wê her bijî ev bêdengiya we me dikujî bi deng bin û bi dengê bilind bakin Kurdistan Kurdistan. Spas şû.